داخرانی دووسایدی هەریر شەقڵاوەیە لەلایەن ئۆتۆمبیلانی بارهەڵگر بەهۆی ئەوەی ڕێگا بازرگانیەکانیان لێداخراوە. ئەوانیش دووسایدی هەریر شەقڵاوەیان داخست و بۆ سێ کاتژمێر هاتوچۆکردن بۆ هەولێر وەستێنرا. گرفتمە مامە ئەوەیە بە خۆت تەمەشاکی ئەو ڕێگانیا تەمەشاکی ڕێگای بەخوای کەروباریش نییە بەناو ماڵاندا دەچین زازام و قەبیل دەکا و خەڵکەیە ئەوە ڕێگای ترێلە نیە ترێلە هاتیە بۆ دەشتایی بۆ سەعرایە بۆ هیچ کە ناتی ئەوە بەناو چیا و چۆل و هەرچی باسک و تەلانەمە پێدا هاتینە لەراو کوردستان. یعنی ئەو هەموو ترێلایە هەموو بەرسەر یەک ڕێگایە هەولێر بۆ سولەیمان دوو دەوڵەتە کاکە تورکیا و ئێران دوو دەوڵەتە بازرگانیان بەو ڕێگایە وەرە بخۆت تەمەشاکێ سارە لێ بەسە ناکەویت و پایامەکەشمان ئەوەیە ڕێگایکی ڕسمیمان لۆ بکەنەوە جاایە کۆی بی سماقولی بیتن یان بە هەر چار ڕێگای بکەنەوە کاکە بەخوای قەلەباڵغی ناکەفتە هەرسەر هیچ ڕێگایەکی. شۆفێران دەڵێن لە کۆی چوار ڕێگای سەرەکی ئاڵوگۆڕی بازرگانی ئەوان هیچ ڕێگایان بۆ هاتوچۆکردن نەماوە و داوای چارەسەر دەکەن. گرفتی ڕێگامان هەیە حتا بڵێ گرفتی ڕێگا کێشە مشکلەمان هەیە فەرمەشەکە بووینە عازل بەسەر ئەو خەڵکەیەوە ئەو خەڵکەش لەمە بێزار بووە ڕوو لە هەر شوێنیشی دەکەین خەڵک لەمان بێزار بووە کاکە داوا لە حکومەت دەکەین داوا لە سەر شەرێم دەکەین داوا لە هەموو کارۆسانی دەکەین پارتی و یەکێتی هەردوو لە ئەوان ئەوڕۆ لەو ساعانە کاکە بە هەرلاقر خەمەشی ئەلو خەڵکی بخۆن ئەوی لەو ڕێگایە فەقیر و هەژار داماوە ئەوی دەبینی سارە پێ هەموو ساق و چی خۆی نییە هاتو بۆ دوو نێر ببژێ ماڵ منداڵی ئێوە دەبینی فەرم ئەمن لە دوێنەوە سعات چواری شێ هاتومە دەرێ ئەوە ڕۆ چەندە دوو ڕۆژ و شەوەکە فەرم لەسەر ڕای ئەوە سارم چی بەسەر هاتووە ئەوە تا زەربەی 2.5 ملیۆن پێکەوتووە ئی خۆم نە ساقم لە سێ ڕێگا ڕسمی ئەو ڕێگای لاوەکی هەیە بۆ تڕێلەی بەڕاستی ئەوە جێ تڕێلەی نییە بە هیچ زۆری جێ سارەی بارهەڵگری نییە لەبەر ئەوەی سارەی بارهەڵگر دەبێت شوێنی خۆی هەبێ شوێن تایبەتی خۆی هەبێ نەک ئەو ڕێلاوەشیانە کاکە لە مەترسیدای ئاگرا ئەتو لەناو ئاگرێ برای من بەڕاستی لەناو ئاگردای یعنی ئێستا ئەو تانشیە قەدەری خوای لە ویستی خوای لەسەر بێ سارە لێک دە ڕێک ئاگرێکە تو ماڵوێران دەبێ کاکە. خراپبوونی ڕێگاوبان و هاتوچۆی زۆری بارهەڵگران گونشینانی ڕێگای مامەجەلکا بێزار بوونە بۆیە ئەوانیش ڕازینین ئەو بارهەڵگرانە بە ناوچەکەی ئەواندا هاتوچۆ بکەن. بەهۆی داخرانی ڕێگای کۆیە هەولێر و ڕێگای بالیسان و ڕێگای هیران و نازەنین تەنیا یەک ڕێگا بۆ ئاڵوگۆڕی بازرگانی ماوەتەوە ئەویش ڕێگای مامەجەلکەیە کە پڕیەتی لە گرەفت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای شەقڵاوە.